دڵ دەریمانە چی بە تۆ بڵێم بۆ ماڵ ئاوایی ئەوە منە ڕۆم بەرەو تەنهایی وەرزی سەفەرە وەرزی دابڕان سەختە وەک مەرگە بەبێ تۆ ژیان وەرزی سەفەرە وەرزی دابڕان سەختە وەک مەرگە بەبێ تۆ ژیان یادگاری ئەمڕۆژ بنووسە گیانە ئەمڕۆ کۆتایی یادگاریەکانە وەرزی سەفەرە وەرزی دەبڕان چۆن یەکمان ناسی بۆ ئازار و ژان وەرزی سەفەرە وەرزی دەبڕان سەختە وەک مەرگە بەبێ تۆ ژیان ساڵانێک لەگەڵا زارە لە نێو نامۆیی خەڵکان و شارە ژین بەسەر بەرێم دوور لە عیشقی تۆ تاکو دەمکوژێتە سەی دووری تۆ وەرزی سەفەرە وەرزی دابڕان سەختە وەک مەرگە بەبێ تۆ ژیان وەرزی سەفەرە وەرزی دەبڕان سەختە وەک مەرگە بەبێ تۆ ژیان